لە شاعیر و هونەرمەندان و وەنووسەران بۆ یەکێک لە شاعیرەکان بە ناوی حەمە ئەحمەدجاف دەڵێ قەڵاتزەیەک پڕ لە عیشق و سۆزی خۆشەویستی و ئەوین لێرەوە شۆڕش و میلەت گەیشتنە لووتکەی ڕاپەڕین شارێک لە سروشت و جوانی نقمی زام و شەڵاڵی خوێن شارێک دوور لە ئاوەدانی کوشتەی سەدان وادە و بەڵێن دیارە قەڵات و کۆڵانانە لە کۆڵانیەکی تۆزێ تەنگ و بێدەنگ و چۆڵە ئەم ماڵە هەیە دیارە ساڵانێکە لێرە کراوەتەوە بە بچینە سەر و بزانین چی تێدا ئێش سەرەتا جێگای دەستخۆشیە کە ئەم ماڵە کللتوریە ئەم کەلەپوریە با بڵێن لێرە کراوەتەوە دیارە ئەم ماڵە توانیوێتی جگە لە کەلەپوریان کللتوری شاری قەڵاتزێ یان ناوچەی پشدەر بەڵکو وەک مێژوویەک یا با بڵێن وەک ماڵێک بۆ مەسلەی نەتەوایەتی لێرە کاری خۆی بکات هەر لێرەوە بە چەند بەشێک طبعاً ئەم ماڵە پێک هاتووە هەر لێرەوە سەرەتا بە شتی کەلەپوری دەست پێکات دیارە وەک ئاماژەی پێکەن ئەڵێ مەبەستمان چی بووە لێرە سەرەکەی چەند ساڵ لەمەوە پێش بەم شێوەیە با بڵێن دەفرەکان یان ئەو حاجەتانێک کە خواردنی پێ دروست کراوە بەم شێوەیە پاکراوەتەوە وەیان لە ساڵانێکە هەبووە کە مێژووی بێژنێک ئەگەڕێتەوە بۆ 700 ساڵ یان 800 ساڵ لەمەوە پێش کە بەم شێوەیە دانەوێڵەیەک پاکراوە و بەرهەم هاتووە بۆ خواردن و ئایا لە ئێستاە کە بۆ بە دەڕاستەیەک یا بۆ بە ئامێرێکی تر ئایا لە ئێستاە چی لێ هاتووە یان ڕۆژانێک هەبوو ئارت بەم دەساڕە دروست ئەکرا بەڵام ئایا لە ئێستاە ئاش چەند پێشکەوتووە ئایا لە ئێستاە تا چەند ئارتی خۆماڵی ئەتوانین بخۆین ئایا ئاردەکان خۆماڵین ویان بە شێوازێکی تر ئەتوانێت ئەم ببێ بە جێگای پرسیارێکی گەورە کە هەتا ئێستاش وڵاتانی داگیرکەری کوردستان ژەهر خواردمانەکەن و لە ڕێگەی خۆیانەوە ئاردێکی خراپ ژەهر خواردمانەکەن و هەتا ئێستاش نەک پێش نەکەوتووە لە وڵاتی ئێمە بەڵکو بۆ لە ناوچوونە چێ لە کاتێکە ئەمە مڵکی نەتەوایەتی ئێمە بووە کە کورد بە ئەو نەتەوە ناسراون کە کشت و کاڵیان دۆزیوەتەوە کە ئاژەڵداریان کردووە کە لەلایەن ژنانیشەوە بە تایبەتی ئەمە کراوە بەڵام بەداخەوە لەبەرچی ئێستا ئەمە نییە بێگومان گرنگیان بە دەستڕەنگینی ژنان داوە هەر لێرەیە سەرەکەی ئەم چیخانە هیچ چەندین ساڵ لەمەوە پێش بووە سەرکە ئەو ژیانە چەند لە لای ئەوان جوان بووە ئەم موروانە یان ئەم ڕووەکەی کە لە ئەم شاخانە هاتووە ئەم ژنە چەند ینی شێوازێکی هوەری جوانی هەبووە چەند سەلیقەیەکی هوەری هەبووە ئەم مورووە و ئەم دارێت تێکەڵ کردو بە یەکەوە ئەم شتە جوانەی لێ دروست کردووە کە بەداخەوە لە ئێستا ئەم دەستڕەنگینیانە لە هەندێک شوێنەکان ماون بەڵکو هەر نەماون لە هەندێک جێگایش و سەرەکەی بۆ خۆپاراستن لە سەرما خوری بەم شێوەیە لی دروست کراوە و کوڵەباڵی پێڵێن فەرەنجی پێڵێن لە هەندێک جێگایتر بەم شێوەیە دەست پێ ئەکا وردە هەتاوەکو ئەگاتەوە ئێرە تاوان هەریچێک لەمانە ئەتوانین بڵێن دنیایەک هونەری تایە لێرەیە ئەمە بۆراقیان پێوت ئەم دۆڵابە کاتی خۆی بەم شێوەیە ویان ئەو قماشانە ئەتڵەسە ئەویتریان هەنگۆرەیە کاتێکە لێفەکانیان پێ دروستە کرد ژن تەشی ڕستووە لەگەڵەوەشا بەڵام پیاوان کشت و کاڵیان کردو با بڵێن بە کاری پاکردنی دانەوێڵەوە خەریک بوون بەڵام لەگەڵەوەشا ژن دانەوێڵی دۆزیوەتەوە ئەمەمان لەبیر نەچێ لە ئەسڵیە دواتریەتە بەشێکی تری ئەم کەلەپورە ئەم ماڵە بە کتێبە ئەدەبیەکان یان بابەتی ئەدەبی یان ڕۆشنبیری یان فکری دەست پێکات کە یعنی زۆر جێگای دەستخۆشیە لایکی ئەم ماڵە کە تایبەت کراوە بە کتێب کە ئەمەش جێگای دەستخۆشی ینی هەتا ئێستش ئەگەر خوێنەر نەبێت ئەوانش بەم شێوەی گرنگی بە کتێب نادەن سەرەکەی بەداخەوە لە هەندێک جێگایە هەتا ئێستش گەنجەکان تەنها بۆ خواردنەوەیەک وەک کافتریایەک وەک شوێنێکی نێرگەلە کێشان و ئەوەیشی کە جوانترە ینی ئەوان ئەڵێن کەس لێرە هیچ گەنجێک بۆی نییە هیچ گەرە بکێشێت لێرەیە یینە ئێرەوە ئەرشیف دەست پێەکە دیارە شاری قەڵاتزێ خاوەنی چەندین جار بردومان و قوربانی و شەهادەتە بۆیە ئەویش هەر جێگای دەستخۆشیە کە بۆ نەوەکان هەر جارێک هەر کەسێک ویستی با داهاتوی خۆی یان مێژووی خۆی لەبیر نەکات ئێستای خۆشی لەبیر نەکات
کە هەتا ئێستاش ئەم قەتڵ و عامە هێشتا کۆتایی نەهاتووە بەڵکو بەردەوام سەرەکەی قەتڵ و عام لەسەر کورد هەیە لێرەوە بە شەهیدان دەست پێ ئەکات ئەمە شەهیدانی 74-ن هەتاوەکو گاتەوە ئێرە کە وێنیان لێرە هەیە لەگەڵ ئەوەیە زۆرێک لە شاعیر و نووسەرە گەورەکانی کورد لێرای وێنەیان هەیە کە وەک مەسلەیەکی نەتەوایەتی وایە لەگەڵ ئەوەشا جێگایەکیش هەیە ئەگەر بتەوێت چایە بخۆیتەوە یان شتێک حەز بکەی بخۆیتەوە بۆ ئارامی مێشک ئەویش ئەتوانیت لێ سوودمەند ببیت. ماڵی کەلێپوری ڕۆشنبیری قەڵاتزێ زیاتر نزیکەی 2 ساڵە دامەزراوە. ئەو ماڵە کۆمەڵە ئامانجی هەیە یەکێک لە ئامانجەکان زیندوکردنەوەی کەلتورە، دووهەم بابەتی ڕۆشنبیریە بۆ سێهەم هونەریە و هەروەها بابەتی هۆبەی خانمانیشی هەیە کە بەشێکە تایبەتە بە بەشی خانمان. دیارە لە ماڵی کەلەپوریدا چالاکی هونەریەکان و ڕۆشنبیری و ئەدەبی و چالاکی ڕۆشنبیری بۆ خانمان و ئەنجام دەدرێت و هەروەها لە ماڵی کەلەپوریدا ئەو یادەبوونانەی کە لە قەڵاتزێ تکارە سات بنتیا دەنەتەوایەتەکان بن ماڵی کەلەپوری وەکو بەشێکی دیاری ئەو یادانە هەڵدەستێ بە یادکردنەوە وەکو بۆ نەبوونە نەورۆز و یادی ڕێگواستنی قەڵاتزێ و شەوی یەڵدا و جێژنە نەتەوایەتەکان ماڵی کەلەپوری پێیان هەڵدەستێ و لە هەمان کاتدا ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵاتزێ چەند دەستەیەکی هەیە ئەو دەستانە بڵین هەریەکە و کاری خۆی ئەنجام دەدا و کاری هونەریەکان ئەنجامدانی لە بابەتی هونەری مۆسیقیدا گەنجان پێدەگەیەنن کە بە سێماگ و بە چوارماگ قولیان بۆ دەکەنەوە بێ بەرابەر بۆ فێری مۆسیقا بن و بابەتی خانمانمان هەیە بە هەمان شێوە کە خانمان ئارەزومەندی فێربوونی درومان بن یاخود بابەتی دروستبوونی چۆن دەڵێ تاکی ڕۆشنبیر بن لێرە مامۆستایانی سەرپەرشتیاری هۆبەی خانمان قولیان بۆ دەکاتەوە. یارە ئێستامە لەو ماوەیدا شەوی یەڵداکە نزیک بۆتەوە ئێستا حالێن لە ئامادەکاری داین بۆ یادی ئەو شەوە کە یادێکی نەتەوەیە و لە هەما کاتیشدا هەر لەو شەوەدا کۆمەڵێک مۆسیقیژەنی تازە کە ماوەی ساڵە کە بەردەوام لە ماڵی کەلەپوری فێری مۆسیقا بوون و بڕوانامەی تەوابوونیان دەدرێتەیە. دیارە ماڵی کەلەپوری ئێمە وەکو ماڵی کەلەپوری جگە لەو بابەتانە بابەتێکمان هەیە ئەرشیفی قەڵاتزەیە کارەساتەکان شەهیدان شتانی تێکۆشەری پشدەر هەمووی ئەرشیف کراوە و لەو ماڵەدا نەراوە و لە ئایندەشدا بڵین دەبێتە کتێبێک دەکرێتە کتێبێک و بۆ ئەوەی ئەو ئەرشیفە مێژوویەی شاری قەڵاتزێ بمێنیتەوە لە هەما کاتیشدا بابەتی پیشەوەریمان هەیە بۆ کاتی خۆ لە ڕابردوودا هەموو ناوە وێنان ئەرشیف کراوە وێنەکانیان لێرە دانەراوە بەشێک لە ژیان نامە یاخود ئەوانەی کاتی خۆی هونەرمەند بوون لەو شارەدا یاخود ڕۆژنامە نووس بوون کە ئێستا لە ژیاندا نەماون هەمووی ئەرشیف کراوە. ئیدی کاری ماڵی ڕۆشنبیری قەڵاتزێ بۆ شێوازە باس کرد. دیارەکردنەوەی ماڵی کەلەپوری لە پاشنیوڕوان کاتژمێریەک تاکو 11 شەو کراوەیە وە گەنجان بڵین ماڵێکیشا بۆ هەردوو ڕەگەزە خانمان دەتوانن دێن دیارە دادەنیشن ڕێکخراوەکان کۆبوونەوە دەکەن. ئیدی هەر بابەتێکی ڕۆشنبیری لەو شارە هەبێ ماڵی کەلەپوری بڵین ئاواڵەیە و دێن لێرە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. ئەوەی هاوکاری ئێمە لە بە دەرەجەیەک دکتۆر تەها ڕەسوول سلێمانی کە بنیاتنەری ئەو ماڵێ بوو لە سەرەتا و هەتا ئێستاش هاوکارمانە لە بواری مادیدا کە ماگانە کرێمان بۆ دەدا و لەلای کەشەوە کە ئێمە چالاشێکمان دەبێ یاخود یادێکمان دەبێ خەڵکی چۆن دەڵێ قەڵاتزێ خەڵکی سەرمایهداری قەڵاتزێ هاوکارمان دەبن لە ڕووی تێچووی مادی ئەو چالاکیانەدا.